یەکێکی تر لەو شتە سەیرانی کە ئێستا بۆتە دیاردە پیا هەڵدان بە زاڵم و ستەمکار و دەوڵەمەند و کار بەدەست و ئەو شتانە شتێکی زۆر زۆر سەیرە، زۆر سەیرە. کابرا هیچ زەختێکی لەسەر نییە، هیچ ترسێکی لەسەر نییە. بە بیرکردنەوەیش بێ لەوانەیە لە داهاتوویەکی نزیک احتیاجی ئەو زاڵم و دەسڵاتدار و دەوڵەمەندانە نەبێ، بەس بۆ ئەوەندە سەرشۆڕین، بۆ زاڵم، بۆ دەسڵاتدار، بۆ کار بەدەست، بۆ دەوڵەمەندێک کەوا ئەوەندە زەلیلیان بۆ ئەنوێنین. کەی خوای تەعالا مرۆڤی بۆ ئەوە دروست کردووە کە زەلیلی خەڵکی تر ببێ. زۆر سەیرە بە تەماحی چی؟ یعنی ئەمە دیاردەیەکی زۆر زۆر ناشرینە لە شریعەتی ئیسلامە. بابەتێکی تایبەت لەبارەی ئەمەوە هەیە کە پێی وترێ وەلا و بەڕا، یعنی ئینسان نابێ وەلای هەبێ بۆ کەسانێک خوانەناس، بۆ کەسانێک دۆستی خوانین، بۆ کەسانێک ستەمکارن، بۆ کەسانێک دوور لە خوان، بەڵکو دۆستایەتی تۆ ئەبێ بۆ کێ بێ؟ ئەبێ بۆ خوا بێ، بۆ پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم، بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بێ، بۆ مسلمانە دیندارە لە خواترسەکان بێ. بۆیە هیوادارم ئەوەی کە خۆی بە مسلمان ئەزانێ ئاگای لە خۆی بێ، وریا بێ و لە خوا بترسێت.